یان شیفای نەخۆشیەکانیان بدەی و یا ڕەبی خوای یان نەخۆشیەکانیان چا ببنەوە. خوای هەر کەسێک دڵی توندە و ناڕەحەتە دڵی خۆشکەی و بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی ڕووناکەیەوە، هەر کەسێک قەرزدارە قەرزەکەی لەسەر لادەی. یا ڕەبی خوای یان مامۆستایەک بەتایبەت داوای لێکردن، برایەک بەتایبەت داوای لێکردن بۆ ئەوەی کە قورئان لەبەر کات، یا ڕەبی خوای یان هاوکاری بکەیت. خوای برایەک داوای کرد کە عومڕەی بکەیە قسمەت، یا ڕەبی خوای گیان بیکێ قسمەت و بێتە ئەو خاکە پیرۆزە. ئێمە ئێستا کە لێرەین ڕەنگە زۆر قەدری نەزانین، بەڵام چەندین کەس هەیە ئێستا لە ماڵەوە کە ئێمە دەبینێت لێرە بە ئاواتەوەیە کە بێتە ئێرە و بێتە ئەو خاکە پیرۆزە و عومڕێکی بێتە قسمەت. ئێمە سوپاسی تۆ دەکەین، داواش بۆ هەموو ئەو برا خوشکانە دەکەین کە پێیان خۆشە ئەو ماڵی تۆ ببینن، ئەو خاکە پیرۆزە ببینن، عومڕۆ حەجیان بکەیە قسمەت. یا ڕەبی خوای گیان بیکێ قسمەتی هەموو مسلمانان ئەوەی کە حەزی لێیە. یا ڕەبی خوای گیان لە ناخۆشی و ناڕەحەتی نەجاتمەندەی. یا ڕەبی خوای گیان ئێمە و میلەتی ئێمە بپارێزی. یا ڕەبی خوای مسلمانان لە هەر شوێنێکی دنیاوە هەن بەهانایانەوە بێ. یا ڕەبی خوای گیان سەریان خەی. خوایە لێرەوە بە تایبەت دوعا دەکەین بۆ مسلمانانی فەڵەستین، یا ڕەبی خوای گیان سەریان خەی. یا ڕەبی خوای جوولەکەی لە ناو بەری کە پیشەیان هەر داگیرکاری و زوڵم بووە، خوای لە ناویان بەری و دەستیان نەدەی. خوای مسلمانانی فەڵەستین سەرخەی، داوایان بۆ دەکەین یا ڕەبی خوای گیان هەزار جار داوا دەکەین لەو خاکە پیرۆزەوە سەریان خەی بەسەر جوولەکەدا و سەریان خەی بەسەر دوژمناندا، بەهانایانەوە بچی و بەهانای هەموو مسلمانانەوە بچی. یا ڕەبی خوای گەورە دەروی خێر لە هەموو لایەکمان بکەیەوە، ئەو عومڕێمان لێ قبوڵ کەی و یا ڕەبی خوای گیان لە گوناهمان خۆش بی، لە گوناهی داک و بابمان خۆش بی. یا ڕەبی خوای گیان پارێزرامان کەی و عاقبەت خێر و سەرفرازی دنیا قیامەتمان بکەی. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.